نەوەستێت. چیتر خۆشەویستەکانم، یەکێک لە بەشە سەرەکیەکانی دڵ کە ئیشی تیاکرێ ڤاڵڤەکانێتی، سەمامەکانێتی، ئەم سەمامانە بە شێوەیە ڕێکخراون، خوای گەورە بە شێوەیە دروستی کردوون کە لێرەوە خوێنی پیسەگەڕێتەوە لە هەموو لاشەوە، ئالێرانەوە لە ڕێی گوێچکەڵەی ڕاستەوە خوێن ئەچێتە ناوە. ترپەیەکە کات و بەسە سەمامێکە ئەینێرێ بۆ سکۆڵەی خوارخۆی، سکۆڵەی لا ڕاست، ئەویش پاڵی پێوانێ بەم بۆریە ڕەشینەیە ئەینێرێ بۆ هەردوو سیەکان. سیەکانیش ئەم بۆری خوێنانەدا بەشە بن بە ناو هەموو سیەکانە، دواتر لە ناو سیەکانەوەتان باسەکەم پەلەمەکەن. هەر یەک لەم بۆریانە ئەزان ئەبێ بە چەند بەشەوە، تەسەوڕەکەم بێ بە چەند بەشەوە، با سەپرایز بێ لە ناو سیا گوێم لێ بگرم زان باسی چیتان بۆکەم. ئەلێرەوە کە دابەش بوو بەسەر سیا دابەشە بێ، ئۆکسجینی پاک وەرەگرێت و دووەم ئۆکسیدی کاربۆن و ئەگەڕێتەوە جارێکی تر یەتەوە چۆ یەتەوە ئالێرەوە ئەنجا خوێنی پاکش حازرە بۆ ئەوەی کە پەخش کرێتەوە بەسەر هەموو لاشەیە. ئەمە دیلیڤەریە، ئەمە حازر بەدەستە، ئەمە ئاربیسیەکان حازرن و هەر یەکە و 4 ئۆکسجینیاوە بە کۆڵیا ئیساکەنا ئیبا بۆ هەموو بەشەکانی شار لە یەک شوێنەوە تەلەفۆن ناکرێ کاکە پێویستمان بۆ خواردنەیە بۆمان بگێنن. بە یەک جار لە هەموو شارەوە داوا ئەکرێ ئۆکسجین یەک جار خواردن. ئەی ئەگەر ماوەیەک دواکەوت، زان ماوەیە دواکەوت یعنی چی؟ یە ماڵین وەڵا سیمی دیلیڤەرەکە زۆر مەزبووتە، لە سەعاتێک ئایگێنێ، ئەم لە سانیە ئایگێنێ، ئەگەر ئەمە 4 دقە وەستا یعنی فاتیحا لەسەر ئینسانەکە دابە، ئەبێ 4 دقە بیگێنێتە هەموو لاشە، 4 دقە بیگێنێتە مێشک، نەک ئەبێ هەموو ترپەیەکی بگاتە مێشک. لەبەرەوە بەردەوام ئەم خوێنە ئەسوڕێ، ئەم سەمامانە هیچی غەڵەت ناکە. ئەلێرەوە حەبلی پێوە بەندە بۆی کە حەبلەکە بەعەکسەوە نێڵێ کە پاڵەنێ بە خوێنەکە سەمامەکە دەرگاکە خەپات بوو مەجای خوێنگەڕانەوە نایاڵێتەوە جارێکی تر، واتە بە یەک ئاراستە. هیچ مزەخەیەکمان هەیە لە دنیاە هەمما سەبێ خوێن بمژێ، خوێن سەحب کا بۆ خۆی، ئەو سەحب کات و فڕێشی باتەوە لە هەمان کاتە. ئەمە دڵە بەڕاستی، ئەمە ئەو موعجیزەیە کە خوای گەورە بۆ ئینسانی دروست کردووە. ئەمە ئەوەیە کە بێ لەسەری زۆر بوەستین بێ هەموو جارێک کە ترپەی دڵەکانمانەگرین بڵین سبحانەکە ما خەلەقتە هذا باطیلا، خوایە ئەمە لە فەراغەوە نەهاتووە.